لە نێوان هونەر و داهێناندا کۆمەڵێک خەونی گەورە و کارامەی و دنیابینی دەژی. ئیسا ئەو شێوەکارە داهێنەرەی کووردە لە ترس جوانی خەلق دەکات، لە خەون ڕوانین دروست دەکات، لە کارامەیی زیندوێتی دەخڵقێنێت. ڕێباز مەجید بۆ زاڵی داهێنان سەردانی ماڵە جوانەکەی ئیسای کرد لە سلێمانی و ئەم ڕاپۆرتەی بۆ ئامادەکردوون. نەخۆشیە تاقەت پڕۆکێنەکەی ئیسا بە هیچ شێوەیەک نەبووە بربەست لە بەردەم هونەرەکەیدا. ئیسا عومەر هونەرمەندێکی شێوەکارە و لە نێو سروشت و دووری لە جەنجاڵی شار لە پارێزگای سلێمانیدا ئەژیت. ئەو خاوەنی دەیان شاکاری هونەریە، گەرچی لە ئێستادا بەهۆی نەخۆشیەکەوە ئەناڵێنێت، بەڵام ئەو زۆرینەی کاتەکانی بە تێکەڵبوون لەگەڵ قەڵەم و فڵچە و کاغەز و ڕەنگەکاندا بەسەر ئەبات. ئەیسای هونەرمەند تووشی نەخۆشی MS بووە کەوا لە مرۆڤ ئەکات بێهێز و لاواز ببێت و چەندین کاریگەری نەرێنی تری هەیە لەسەر جەستا. بەڵام ئەوەی لە ئەیسادا ئەبینرێت کۆڵنەدان و بەرهەمهێنانی چەندین شاکاری هونەریە لە کاتێکدا نەخۆشیەکەی ئازاری ئەدات. هیلاکمەکە بەڵام ئەی چی بکەم، یانی ئەوەش نەکەم، ئەی خۆم بەچیەوە مەشغوڵ بکەم. ئەو بۆ نزیکەی 5 ساڵە چێ وا لێرە ئاژیم لەم شوێنەیە. خانووەکەم لە سیتەکە باخێکم کردووە، ویش لەسەر قسەی دکتۆر کەوتیان پچۆرە هەوای پاکەوە بژی لە شار دوور کەوت لە ماڵەوە ڕسم نەکەم چی بکەم. یانی ئیسا هەر لە کۆنەوە سەر و سەودای لەگەڵ هونەردا هەبووە و خاوەن مێژوویەکی کۆنە لە هونەری وێنە کێشاندا. لەژێر سایی ترسەکە ڕسمی بە من کردووە. لە ئیترە و کات ڕسمی چوزانم شەڕەکان و ئیتر لە مەکتەبی شارە ئەوە بایی بووە، بۆیە زۆرینەی خەڵک وا ڕسمێکرد. ڕسمی جەنگەکە و بردنەوەی عێراق بردوێتیەوە بەسەر ئێرانە و هەڵبەت بۆ من ئەو ترسە لایەزەل تیامایە کە هەستەکەم هونەرکردن بۆ من لە ژێر سایەن ترسە لەدایک بووە، یا لەدایکە بێ یا ڕسمم پێەکە. لە ئێستادا ئەو سەرقاڵی کارمایە و وەک خۆی ئەڵێت شتی باش ئەکات تا باشە بێتەوە ڕێی. هەم کارمای خۆمەکەم، یانی شتی جوانەکەم بۆی جوان بێتەوە ڕێم، هەم ئەو کەسە خۆشەویستانەی کە بۆ من باش بوون. بۆ نمونانی دایکمە پۆرترێتەکەم، پۆرترێتی ڕەفیقەکانم. جگەلەوەی ژیانی خودی ئیسا وانی کۆڵنەدان و ململانەیە لەگەڵ ئازارەکاندا، بەڵام ئەو لە ڕێی هونەرەکەیەوە پەیامی ئەوەش ئەدات کە مرۆڤ دەبێت ئارامگر بێت و کۆڵ نەدات. ئومێدەیەم بە نەخۆشانی وەک من یا ئەوانەی هەموو و نەخۆشانەی کە ئەناڵێن بەدەست گیرۆدەی دەردێکەوە کە چوزانم، ئەگەرەوە بڵێم ئومێتان هەبێ، ئەمە شتەیە پەڕێ، ئەمە ژەڕوا، ئەمەش تەواوە بێ. هونەرمەند خاوەنی دنیابینیەکی تایبەت بە خۆیەتی لەسەر هونەر و بە توشبوون ناوی ئەبات. لای من هونەر توشبوونە، ینی چۆن ئەڵێی لە زۆر شێک کاتیکەیە باسم کردەوە. هونەر دەردێکە تووشە بێن، عیلاجەکەی لەوەیە کە ئیش بکەیت. لە ڕاستیە لای بۆ من زۆر جار بە ئازار بووە، نەک دڵخۆشم کە. لە ئێستادا ئیسای هونەرمەند بە نیازی کردنەوەی پێشەنگایەکی هونەریە کە هەموو تابلۆکان لەخۆ بگرێت و هەموو ئەو پاڵپشتیە معنەویانە پیشان بدات کە لە دۆست و هاوڕێ و نزیکەکانی بینیوێتی و لەم دۆخە سەختەدا هاوکاری بوونە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.